باڵای تۆم داوێ بە تاقی تەنیا با ببرم نەمام نەماڵم داوێ نەگەنجی دنیا ئەی هاوار لەمام باڵای تۆم داوێ بە تاقی تەنیا با ببرم نەمام نەمام نەمامە نەمام زۆر جوانە بوچی خۆمانە ئەی هاوار نەمام هیوای ژیانە با ببرم نەمام. ئەو کاتەتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن سڵاوی خی گەورەتان لێبێ. کامەرانم لە بەرنمەیەکی نوێی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبم. هونەرمەند واتە مرۆڤێکی مەند، کەسێکی جوان، هونەردۆستێکی لێزان. خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی سێ هونەرمەندی دیاری شەکرەشار، سێ کەسایەتی جوانی پڕتوان. بە خێراتنی میوانانم دەکەم مامۆستا فەرەنگ غەفور، زۆر سپاس. مامۆستا لوقمان زەوهەر، مامۆستا بەکر خالد. بەخێر بن مامۆستایان. مامۆستا دەستخۆش لۆ ئەو دەستپێکەی. وابزانم مامۆستا فەرەنگ و عود بووینە دوانە. بێگومان تەمەنی هاوڕێیەتیتان لۆ کەی دەگەڕێتەوە؟ لە چەندی ئەو برادەرتە؟ وەڵاهی عود لە ساڵی 85 دەستم بە ئامێری عود کرد. جنبوش ئامێری زنبوش هیتۆی برام بە حکمیەوەی ئامێری بزوقی هەبوو لە ماڵێ، سازی هەبوو، عودی هەبوو، بەڵام ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام ئامێری زنبوش بوو. ئەویش زنبوش کاتی خۆی هونەرمەندی نەمر ڕەوانشاد مامۆستا تەحسین تەها بە حکمیەوەی لەگە خاڵم مامۆستا حوسێن عەبدوڵڵا ڕەوانی شادبی هەردووچیان بە حکمیەوەی پێکەوە ڕەفیق تەڵەبە بوون لە بەغدا و دواتر هاتنەوە ئێرە. ئامێری زنبوش لە ڕێگای ئەوەوە هاتە ناو عائیلەیمە و خێزانی ئێمە. لە ڕێگای هیتۆی براشمەوە ئامێرەکەم وەرگرت، هەر لە منداڵیەوە تەماشا ئامێرەکەم دەکرد و پەردەی ساز و وەروە ئامێرەکان لە ناو ینی لەگەڵ ئێمەدا هەبووە لە ناو خانەوادە. بۆ من لە ساڵی 85 یانی دەستم بە ئامێرەکە کرد کە وەکو عەزف لە 85 ئەدی برادراتیت لەگە ئەو دوو مامۆستای جوانی مامۆستا لوقمان و مامۆستا بەکر ئەو ساڵی چەندەوە؟ زۆر قەدیم ئەجێ قەلاتێ مامۆستا لوقمان لە ساڵی 87ەوە ینی پێکەوە پێشتریش دەمناسی بە حکمەوەی خانەوادەکانمان لە یەکتری نێزیک بوون بەڕاستی و برایەکانمان برا گەورەکانمان کاک نەجات برای مامۆستا لوقمان لەگەڵ هیتۆی برام دیسانەوانە تێکەڵاو بوون، کاک مەسعود پەرێشان لەگە غازی برام پێکەوە بە حکمی بواری ئەدەبی و ڕۆشنبیریوانە تێکەڵاویان هەبوو. بەڵام لەگەڵ مامۆستا لوقمان لە بۆ ساڵی 87 دەگەڕێتەوە و لە ساڵی 88 ئەمە دەورەمان کردەوە، خولی مۆسیقامان کردەوە بێکەوە. 1970 دەستمان بە خولی مۆسیقا کرد. دەستخۆش مامۆستا لوقمان ئەو بفۆر مامۆستا بەکرمان بەجێشت ئەو بڕێک دوورترە نەمدیت. مامۆستا بەکر خای لەگەڵ تاسیسی مەحەد ناسیم، لەگەڵ پەیمانگەی هونەرە جوانە دامەزانی پەیمانگەی هونەرە جوانەکان 92 بەڵێ ساڵی 92 یەکەم جار یەکترمان ناسی. ئەویش تەمەنەکە بەڕاستی ئەو کاتە سەڵد بووین. 30 ساڵە مامۆستا زۆر نییە ڕەخەمە ڕاست. مامۆستا لوقمان تا چەند ئەو برادەرەتی و هاوڕێتی کاریگەری هەبووە لەسەر کارەکانتان پێکەوە لەسەر کاری هونەریتان؟ خۆشحاڵ بووم بەلاداتی وەک مامۆستا فەرەنجی و لەگەڵ ئەو مامۆستا بەکری قسە مامۆستا فەرەنجیە لە 87 دەگەڕێتەوە، بەڵام پێویستێک دیمە ناسیە. بەڵام لە 87 زۆر تێکەری دی بووین، زۆر برادەر بووین، دائما ڕۆژانە پێکەوە بووین، ئیشکانمان پێکەوە بوو. دەمە خۆری مۆسیقامان دەکردەوە منداڵان لە چێ لە نەشاتی بەدەستی ڕێکەرکوو چێ نەوی بەڵێ هەر جێ خۆی نەشاتی بەدەستی شوێنێک بوو لە منداڵە زۆر شیاو بوو. ئەو کاتی تەقریبەن فەرامۆش کرا بوو ئەم ماسە خۆمان دەکردەوە. پێشەمە لە چەند ساڵە پێشەمە مۆساوی ئەحمەد دەکردەوە ئیش تەقریبەن ئیشی وا بوو. پاشەمە کردمانەوە ساڵە کردەوە بەتەنی
ساڵی دوو مامۆستا فەرەنگ هات کە هات ئەو کەمانی ئەو دەکرد دەست بە زۆیان پێخۆش بوو ئەو جارە مامۆستا بەکرم لە ساڵی زۆر زووتر ناسی مامۆستا بەکر لە کۆچ و بارانی ناسی کۆچ و باران خولێک بوو لە کۆمەڵێژی کوردی کراوە مامۆستا ئامانز غازی دەوری کردەوە بەڵام ئەم بەنێزەکەم دەگوتەوە مامۆستاکە هاتە ئەوێ لە ڕانی هاتبوو سەر ئاز دەکرد سەر ئاز دەکرد لەو کاتەی مامۆستاکەم هەینێک کە ناسی بەس لە ئاین بووینە بەردەشی باش کاتی مەحەدیشمان کردەوە ئەو لەگەرم بوون بۆ تاسیس ئەو خولەی من مامۆستا فەرەنجی بۆ هەوێنێکی باش لە بۆ کردنەوەی پەیمانی هونەرزانەکان یعنی ئیشی زۆر باشمان کردبوو ئەو نەتی ناسی لێمان تایسەمەوێتەوە بەسەکە دە ڕۆژی دەبین ئەو ڕۆژێک دەبین وەزای هەم ڕۆژێک دیمانی دیە جوانە ناسی نوکتە و ناسی قسە خۆشکات تۆ بیربان لە تۆ یادمان دیدی بەردەوام مەتە ئێستا هەمومانی دی بەخۆش ڕاتبین دو ئەمانێکەوە لە ئۆرکسترا پێکۆ ببینە لە گروپیتکە پێکۆ ببینە لە تیڤی هەنەری هەولێر پێکۆ ببینە لە گروپەکانی ئیشپاکردی هەموو پێکۆ ئیشپاکردیە هەمیشە پێکۆ ببینە بەردەوام پێکۆ ببینە مامۆستا بەکر بەڕێزت لەبیرتە یەکەم زاری کە مامۆستایانت ناسی طبعا خۆشحاڵم لەو بەرنامەیە بەڕاستی بە تایبەتی لەگەڵ برانی بەڕێز مامۆستا فەرەنگ مامۆستا لوقمان تەمەنێکە بەڕاستی کە بێکەوەی ئاشنایەتیم لەگەڵ مامۆستا لوقمان دەتوانم بڵێم زووتر بوو ئەو کاتەی کە مامۆستا لوقمان باسی کرد من قوتابی پۆلی سەی کۆلیژ نێرەجوانەکەم لە بەغدا لە هەولێر لە دوای ڕاپەڕین یەکەم ئاهەنگێک پێشکەشکرا بەڕاستی ئەو کاتێک بنای کۆچ و باران و کەتیپەکانی فیستیڤالێک بوو هونەرمەندانی هەرسێ شار ئامادە بوون لەگەڵ مامۆستایانیش ئێمە یەکترمان ناسی دواتریش لە بەغداش مامۆستا لوقمان هەر بێکەوە بووین دواتر لە دامەزرانی پەیمانگەی نێرەجوانەکان لەگەڵ مامۆستا فەرەنگ مامۆستا لوقمان بەڕاستی دیسان یەکترمان گرتەوە و زیاتر ئاشنایەتمان لەگەڵ یەکتر پەیدا کرد دەتوانم بڵێم گۆڕوتینێکی تاواماندا بە بەشەبەشی موزیک کە بەڕاستی دەتوانم بڵێم ئەو کاتە داینەمەیەکی زۆر گەورە بوو برەودان بە هونەر لە شاری هەولێر بە تایبەت لە ڕوو ئەکادیمیەکەی کە توانیمان چەندین گەنج لەسەر دەستی ئەو بەڕێزان و مامۆستایانی تریش مامۆستا ئامانج و مامۆستا فاڕۆق و چەندین مامۆستای تر کە لەو بەشەوانیان وتەوە بەشی موزیک پێگەیشتن کە تا ئێستاش لە زۆربەی کەناڵەکان لە زۆربەی گروپە موزیکەکان دەست و پەنجەیان دیارە و ڕۆڵی کاریگەریان هەیە. دەستخۆش مامۆستا فەرەنگ بینە قۆناغی پەیمانگای هونەرە جوانەکان پەیمانگای هونەرە جوانەکان لە دەست پێکەوە بۆ فێرگەیەک لۆ کۆمەڵە زۆرێک کۆمەڵەکی زۆر لە ژەنیار و لە میوزیک ژەن و لەوانە لە شێوەکار شانۆکار زۆر لە هەموو بوارەکان بەڕێستان ڕۆڵتان هەبوو لە بەشی مۆسیقا چێ بوون ئەوانەی لە دەست پێکەوە لەگەڵ ئێوە بوون بەڵێ وەکو مامۆستا بەکر ئاماژەی پێکرد مامۆستا لوقمانیشم ئاماژەی پێکرد ڕەنگە من ئێستا ناوەکان بڵێم دواتر هەندێک لەو ناوانە دەبیرکەم بەڵام ئەوانەی کە لێرە ئامادەن مامۆستا بەکر و مامۆستا لوقمان ئەوانە لە دەستپێشی دروستکردنی پەیمانگەی هونەرزانەکان وەکو بیرۆکە لەگەڵدا بوون و هەر لە تاسیسیشەوە لەگەڵ بەشەکەدا بوون بێگومان پێش بابلێن دامەزراندنی پەیمانگەی هونەرزانەکان چەند دامەزراوەیشتر هەبوون ڕۆلیان هەبوو بابلێن کۆمەڵی هونەروێژەی کوردی بوو چالاکی قوتابخانەکان بوو ئەنی ئەو دەستگایانەیان تیپە مۆسیقایەکانی هەولێر و تیپی مۆسیقای پاشای گەورە و کۆمەڵک لەو تیپانە ڕۆلیان هەبوو بەڵام نەبوونە باڵێن ئەو قوتابخانەیە کە وەکو پەیمانگەی هونەرزانەکان هەم بڕوانامە بدەن و هەم ببێتە فێرگەیەک و وێزگەیەک لە بۆ دروستبوونی مەطبەخەکی ئەکادیمی بواری مۆسیقا و بواری ئاواز و گۆرانی دواتر لە ساڵی 92ەوە پێشتر ڕژێمی بەعاز بەڕاستی ئەو شارانەی قەتیس کردبوو نەشی دەهێشت لە پەیمانگەی هونەرزانەکان بە حکمیەوەی لەبەرەوەی پەیمانگە هونەرمەند دروست دەکا و بواری هونەریش ڕۆلی دەبی لە شارکردنەوەی خەڵک لۆیە ڕێگەی نەدەدا بەڕاستی ئەو پەیمانگەیەدا مەزرێەوە ئەمەش بەڕاستی هەوڵەشی زۆر جددی درا ئەو سەردەما لەگەڵ دەستپێکی کابینەی حکوومەت و پەرلەمان ئێمە هەوڵی خۆماندا کە ئەو پەیمانگەیە دامەزرێ پەیمانگەی هونەرزانەکانی هەولێر و دوهۆک دامەزرا لە سەدەستی ئەو مامۆستا بەڕێزانەی کە ناومانی ناوە هەندێک لەو مامۆستا بەڕێزانە ئێستا لە ژیانیش نەماون یادیان بەخێربی بەڵام ئەوەی کە گرینگە بیڵێن 5 مامۆستا بوو لە بواری بابلێن مامۆستا بوون لە مۆسیقا ئەو مامۆستایانەی کە
بەندە بوو، مامۆستا لوقمان، مامۆستا بەکر خالید، مامۆستا ئامانزغازی، مامۆستا فاروق باپیر، دواتریش مامۆستا کارۆخ زرار و مەجموعە مامۆستایشتر هاتن. بەڵام ئەو پێنج مامۆستایە هەموو تاقەی خۆیان، هەموو ژیانی خۆیان، هەموو شتی خۆیان تەرخان کرد لە بۆ ئەو پەیمانگەیە. زۆم نوکتە کرد لە بۆ یادی بەخێر مامۆستا فەرهاد شەریف، یادی بەخێر ڕەوانی شادی بەڕێوەبەری پەیمانگەی هونەر جوانەکان بوو. ئەمەش مەجموعە مامۆستایەک بووین بەڕاستی سەڵت بووین، خێزان و ماڵ و منداڵ و شتانەمان نەبوو. ئەم تەنها پیرەداکەک و ئەوەی چاوەڕێمی دەکرد. مامۆستا هەزار ڕەحمەتیان لێ. کە ڕۆژێک بەرەبەری جەژن بوو، ئەنی خەڵک دەچوو ئەشیای دەکری لە بۆ جەژن. ئەمە شەر خەریکی تەڵەب و قوتابی بووین بەڕاستی. کتێب ماڵەوە ڕاپۆرتیان لە بۆ ئامادەکە لە بواری ئەوانەی کە هەندێک لە قوتابیەکان بەڕاستی هەستت دەکرد کە ئەوەیە ینی لێهاتوون و بەهرەیان تێدایە دەمانەوە لەگەڵمان. ئەمەش ئەو مامۆستایانی کە دەماوە لە کوڕان و لە کچان، کچەکانیش ئەوانی شەر وەکومە سەڵت بوون. ئەمە شەر پێکەوە بە ڕۆژێک مامۆستا فەرهاد شەریف دیار و تەقاندی بیانەوە لە بۆمە لە گوایە ئەوانە دەبینێنەوە خەتەرەوە کۆمەڵگەکە زۆر ئەو بوو ینی متحەفیظ. مامۆستا بەکر ئەمە دەرکەمان داخست بوو سۆپایەکی عەلادین. ئیتر هەمومان خەریکی نووسین بوو، خەریکی عود بوو، خەریکی چەلۆ بوو، نۆتەمان دەنووسیەوە لە بۆ ئامادەکردنی میهرەجانەوانە. یەکێک لە ناکاو دەرکەی کردەوە، یعنی عەلەساز متەلەبیز بماگری هاتە ژۆرێ یەکسەر ئەمەی دی دەبینی خەریکی ئیشینێ چ بکە؟ وەڵا دابەسی ئەرێ ئەنگۆ بەشەر نینە، ئەنگۆ ماڵتان نییە، کەستان نییە، دەبڕۆنەوە کاکە بەرەبەری جێژنێ بە ئەمەشی سعاتکەی. مەبەست ئەو حاڵەتانە دروست دەبوو. ئەوەش هەمووی سەبەبی ئەوە بوو بەڕاستی یەکەم شت ئەو ڕۆحێتەی ئەمە تێماندا بوو وەکو گەنجەک هەموو تمۆحیمە پێگەیشتن و تەنمیەی قوتابیەکانی خۆمان بوو، برایەکانی خۆمان، خوشکەکانی خۆمان بوو. ڕۆژێک لە ڕۆژان ینی ئەو خێزانە لە کەدار نەبوو بە هیچ شتێک، بە هیچ شتێک. ئەو مەبەستم لە هەموو لایانی کۆمەڵایەتی، لایانی هونەری، لایانی ئەدەبی، لایانی اجتیماعی، هەموو ئەو تێکەڵاویە و لایە زالی ئەو تێکەڵاوێ مایە، خێزانی مایە. ئەوە زۆر گرنگە. لۆیە ئەمن دەڵێم هەمیشە بە گەنجەکانی ئەو ڕۆژ دەڵێم ینی ئەمن ئەوانم خۆش دەوێت، پێویستە ئەوانیش ئێمەیان خۆش بێ، پێویستە ئێمەش مامۆستاکان ینی ئەو شەڕە دروست نەکەین لە بینی نەوەکان، ئەو حربە دروست نەکەین لە بینی ئەجیال. گرنگترین شت ئەوەیە پرد بین لە بۆ خۆشەویستی. من ئێستا قوتابیەکانی خۆم لە خۆم بە گەورەتر دادنێم، هەمیشە دەستیان ماز دەکەم کە عەزف دەکەن لە من باشتر عەزف دەکەن، دڵم پێیان خۆشە، باوەڕ کە دڵم پێیان دەکەێتەوە، کە لە من باشترن، لە من بەتواناترن، دڵم پێیان دەکەێتەوە. بەڵام کە دەشبینم هەمان ئەو کەسانەی کە شەڕم پێ دەفرۆشن بەڵێم خوا هیدایەتیاندا، ئەمن شەڕیان بۆ نافرۆشمەوە جارشتر. بۆیە ئەمن ئەو برایانە کە ئەوە تەمەنە ژیانە، ئەمە ڕەنگە سبەی دەڕۆین، بەڵام گرنگە ئەوە پەنجەمۆری ئەوانە ئەمە شایەدی دەدەم کە ژیانی خۆیان مامۆستا بەکر، مامۆستا لوقمان، مامۆستا ئامان وەکو مۆمەکە بوون باوەڕکە سوتان ڕێزەوەی دەوروبەر ڕووناکەنەوە. من دەستخۆش مامۆستا هونەر بەخۆی پەیامێکی دەستا و دەستە، ئێوەش لە دەستێک وەرتانگرتێ و دەدەنە دەستەکانی دی. بێگومان مامۆستا لوقمان ئەگەر بەیادت بێت کاتی دامەزراندنی پەیمانگەی هونەرە جوانەکان، بەشی مۆزیک وەبزان مۆزیقا بڕێک ئەوەترە لە ئەوانی دی، دەبی بەهرەی تێدابی سەن لە بەشی شێوەکاری و لەو بەشانە. چۆن مامەلەتان لەگەڵ قوتابیانە دەکرد کە دەهاتن؟ ڕێژەیان زۆر بوو، پێشوازیان چۆن بوو؟ بە پێشتر باسم کرد ئەوەی کە مامۆستا گوتی ئەمە هەوێنێکمان هەبوو، ئەو هەوێنە چ بوو؟ ئەو قوتابیانی خۆمان بوون کە لە چالاکی پەروەردەمان دەکردن، ئەوانە بوونە هەوێنی مەحەدی ئەوان سەفی سێ بووداتە مەحەدی بەشی باش هاتن، ئەوانە هەموو تەخەڕوجەکرد بوونە مامۆستا. ئێستا لەو تەڵەبانەی خۆمان کە لە مەحەد بوون، مامۆستا پێشوازی چۆن بوو لە بەشی موزیک؟ زۆر بوو، یعنی عەجایب زۆر بوو، لەو تەوقعی نەبوو ئەو هەموو کچ و کوڕە دێن. یعنی تەڵەبمان هەبوو چەند ساڵ بوو مەکتەبی بەجێشت بوو، داهاتۆ مەحەدی 5 ساڵ 6 ساڵ ماڵێ کەتبوو، خوێندنی نەبوو، لە ماڵە جێنە بیبەن داهینە مەحەدی. بەخوا ئێستا بەبیرم دێ کەسەکمان هەبوو نازەم ناوی ژیان بوو، تەڵە مامۆستا بەکری بوو، گەورە بوو، بۆ عەز سەرۆکی باش.
یعنی سەفەر دەکەم بەوانەتیان لێ هات هەموو داوەش بوون بەزماندی بووی وەش مامۆستافەرەنگ گوتی مامۆستایانە وای کرد ئەوان هەموو دروست بن مامۆستا بزانم وەخت خۆی لە گەشت و شتەکان هەندێک گۆرانی کۆنتان لێک دەداوە نەبوو بەڵێ بابا زیاتریش مامۆستا فەرەنجەوە هەموو کوردستانی فێری گەشت کرد بە هاوکاری برادران بووە من شاهدێک بالەبوو مامۆستا بەکر بدەین مامۆستا بەکر خالێت یعنی ئەمە لە لای ما ڕئیس بوو ناوی بەڵێ جگە لە ڕئیسی پیاوەکی هێمن و ئارام هەمیشە ینی بەڕاستی کە ئەمە دەبین لە ناو وەزعی زۆر زانە ئینسان تووشی ئەوەی دەبی گەشت دەبوو دەشت لەژێ دروست بە تایبەتی لە بواری هوەری ئەوانە بەڵام مامۆستا بەکر کۆکەرەوە بوو هەمیشە بەخۆشی ڕئیس قسم بوو ینی یەکەم ڕئیس قسم مامۆستا بەکرد لە بەحکمی ئەوەی کە ئەو کات ئەو بەکەلۆرەسیە بوو ئەمە دبلوممان هەبوو دەبواە لە پەیڕەویش بۆ چەند زاریش تەکلیفیان دەکرد کە بیتە بەڕێوەبەری پەیماگەێژانەکان بەڵام بە خۆشیار حەز دەکرد لە ناو بەشی مۆسیقا بەڵام لە کۆتایی بووە بەڕێوەبەری بەڵێ دواتر بە زۆری کە ئێستا قوتابی دکتۆراشە بەڵێ پێزوای لێ دەکەین مامۆستا فەرەنگ بە تەمای هیچ نەجێڕیەوە لایش شت زۆرە کاکامەرە بەڵام بە ئەوان یارمەتی مام بدەنەوە زارە مامۆستا لوقمان مامۆستا لوقمان بەڕێزت وڵای نەژێت گوژارن شاشەی نییە مامۆستا کاتی اجتماعەکانی معهەدی کاتی کۆبوونەوەکانی معهەدی وڵای مامۆستا فەرەسەی خۆشی پێیە بەڵێ ڕۆژە چوینە کۆبوونەوەی ئەوە کەینە دۆڕا بەکی تۆ بکەنەتە خوارێ بخۆ جۆڕۆ ناوڵاوە کۆبنۆمان دەکرد یادی بەخێر مامۆستا فەرهاد زۆر عەسەبی بوو بەڵام دڵی پاک بوو هیچی لە دڵ نەبوو بەڕاستی پیاوەکی پاک ینی بەهەشتیە ئینشاءڵڵە ڕۆژێک کۆبنەوە بوو لە کۆبنەوەکەی دکتۆر ژیلان تایل مامۆستا ژیلان تایل لە ناکاو لەسەر مێزەکەی هەڵڕاوەستە گوتی وستەکەی لێرە گوتی وەڵاو سڕەم گرتیا گوتی سڕی زگرتیا گوتی دەمێت نۆبم بێ قسە گوتی کاکە دەستی خۆت بڵند بکە مامۆستا یەک گۆرانی پێشکەش مامۆستا فەرهادی کە شتەی پێشکەشە پێشکەش بە مامۆستا فەرهادی بکە وڵای پێ ڕەوانی شاد بێت وڵاهی بزانین ئەم کۆچە چی بوو وا لێشی کردین ئەم کۆچە چی بوو وا لێشی کردین تۆڵی کرد ڕۆحم بۆ من فای بردین تۆڵی کرد ڕۆحم بۆ من فای بردین نامرین بۆ یەک دین ئینشاءڵڵا نامرین بۆ یەک دین ئینشاءڵڵا خۆش مامۆستا ڕەوانی شابی مامۆستا فەرهاد ئینشاءڵڵا مامۆستا بەکرد چیت هەیە لە هاوڕێیانی تەمەنت بەڵێ وەڵا خۆشەویستیم هەیە بۆیان سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوادارم لە ژیانی داهاتووشیاندا هەروە سەرکەوتوو بن بەڕاستی هاوڕێیانی تەمەنم کەمیان نەکردو بە شارە دەتوان بڵم شۆڕشێکی هونەریان بەرپاکە بەڕاستی بە هەم بەشەکانیشەوە خەڵکی و شارەژەمە شاهدیتان دەن کە ڕابەرایەتی بزافەی زۆر جوانتان هەرەوەشە بەڕاستی پەیمانگای هونەرە جوانەکان بۆ هەوێنی دامەزراندنی کۆلیژی هونەرە جوانەکانیش بەو شایدی کە ساڵ یەکەمی کۆلیژی هونەرە جوانەکان بە تایبەتی بەشی موزیک لە ناو پەیمانگای هونەرە جوانەکان داوامیان دەکرد کە شوێنیان نەبوو ئیتر دواتر باڵەخانەی تایبەت بە خۆیان هەبوو و هەم مامۆستایان و هەم ئەوانەی تریش با بەڕاستی هاوکاریش تەواوی کۆلیژی هونەرە جوانەکانیشیان کرد دەتوان بڵم لەو بوارەشدا ڕۆلی تایبەتیان هەبوو بە تایبەتی مامۆستایانی کە لێرە دانیشتن و مامۆستایەکانی تریش و هیوادارم لە داهاتووشدا ئەوانەی کە لە دوای ئێمەشەوە دێن قوتابیەکان وانی کە ئێستا بەڕاستی مامۆستان و ڕۆڵیان هەیە لە پێگەیاندنی قوتابیەکانی خۆیان ئەوانش بە هەمان شێوە بە هەمان دڵسۆزی بتوانن نوێژی تازەتر پێ بگەن و بەو پاچی و بەو
ڕێک پێچە بتوانن پەروەردەی نەوەی داهاتوو بکەن. دەستخۆش مامۆستا لوقمان چیت هەیە ئەم هیوای تەمەندی ژۆ بەدەکانی خۆم دەخوازم هی بەردام بوونیش دەخوازم هیوە خەم تەمەند درێژ بنی عەرەبی هەر تەمەند درێژ بنیاخوا مامۆستا فەرەن مامۆستا لوقمان ئاوازە چێ بوو بەڵێ شارەکە لەو جۆرێ بوو دەیگوت چووە هەموو جێ هیچیان پیشانیان نەداڕێ ئاوازەکە ژوا بوو چووە هەموو جێ چووە هەموو جێ هیچیان پیشانیان نەداڕێ نقطە لەگەڵ مامۆستا بەکری ئەمە چینە پشتی وتمان لوقمان ئەوان پیشانیان نەداوەرە بەم لەوەنی بەڕێزە چ هەیە لۆ بڵێ وڵای بێگومان کاکامران هاوڕێ تەواوکەرە ئینسان ئەگەر یەک کەسایەتی بی هاوڕێ ئەو کەسایەتی تەواو دەکات یعنی ئەم هەمیشە دەڵێم برا بە جینات دروست بووە لە بینی داک و باب بڕیاریاندایە خێزانێک دروستکەن ئەوە بە بڕیارە بەڵام ئەویتر بۆ خۆت هەڵبژار ئەنی هاوڕێ بۆ خۆت هەڵی دەبژێ کەواتە من هەموو ئەو هاوڕێیانی کە هەڵم بژاردووە من بۆ خۆم هەڵم بژاردووە ڕەنگە ئایدۆلۆژیا لەگەڵ یەک نەبین ڕەنگە زۆر جاران ڕامان وەکو یەک نەبی بیر بۆ چونمان بێکەوە نەبی گرژی دروست دەبی ئاجی دروست دەبی بەڵام لە کۆتاییدا شتەکەی پێدەگوترێ فەلسەفەی دروستبوونی هاوڕێ ئەو فەلسەفەیە لای من هەم جەمالیات ئەستاتیکایە ئینسان بەبێ هاوڕێ ناژی ئینجا لە نێر لە مێ لە هەموو ئەو بوارانە لە هەموو ڕەگەزەکان لە تەمەنیش تەمەن ناناسی ئەمە زۆربەی زۆری هاوڕێکانمان ڕەگە برادران شایدیمان دەدەن زۆربە زۆری هاوڕێیەکانی خۆم ڕەنگە 30 ساڵ تەمەنیان لە من زیاتر بوو هەندێکیان لە ژیانمان لە بۆ نمونە مامۆستا شێزار سەرسپی مامۆستا وریا ئەحمەد مامۆستا سەید ئەحمەد بەرزنجی ڕەوانی شاد هەموو ئەو هاوڕێیانەی کە زۆربەی زۆری لەگەڵمان بوون و بەیەکەوە دادنیشتین هەموو شۆمان دەکرد لە بۆ نمونە مامۆستا جەمال هیدایەت کە تەمەنی وەکو تەمەنی بابم بوو بەڵام هاوڕێ بووین بەیەکەوە بووین بیرڕامان هەبووە هاوکار بڵێ ئەوە گرنگە بەڕاستی زۆرم پێخۆش بوو ئەوانیش لەگەڵمان بانە ئێستا چکە کۆمەڵک یادگاریمان لەگەڵ ئەوانی شێوە ڕەشایدی برادران لۆیە من هەمیشە لۆ خۆم بەڕاستی حەزم کردیە سوود لە بەخشش و ئەزمموی هاوڕێ گەورەکانی خۆم وەکو برا گەورەك تەماشام کردینە باوەڕکە من زۆر جاران لەگەڵ مامۆستا بەکرد لە ماڵێ لەو پەڕی دڵتوندی بووە چیمە لەگەڵ مامۆستا بەکرد پێکەوە دانیشتینە قاوەکمان خواایتەوە چاکمان خواایتەوە هەموو دەردە دڵی خۆمان بۆ یەکتری باس کردە بۆ دواتریش گەیشتینە بە ئارامی چینەوە ماڵێ و لەگەڵ مامۆستا لوقمان هەروەها لەگەڵ هەموو ئەو هاوڕێیانەمان بەو شێوازە بووە بۆیە سەدق هەیە لە هاوڕێیەتی جوانی هەیە لە هاوڕێیەتی ئێمە دەبی لە ئیسفادە لە شتە جوانەکان بکەین ئیسفادە لە شتە خراپەکانیش بکەین بۆ ئەوەی کە ئەو ژینگەیە فیدباک نەبی لە بۆ مجتەمەعی خۆمان لە بۆ کۆمەلگا مامۆستا ئێوە کاتی دەستەکان خۆش ئێوە ئەو هاوڕێیەتیش خەڵک فێر دەکەن ینی ئەستا قوتابیەکان ئەو هاوڕێیەتیش کە دەبینن ئەو هەماهەنجە بینی گۆ ئەوانیش زیاتر دەست بە برادەرەکانی خۆیان دەگرن زۆر زۆر سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەڕاستی شۆکی زۆر خۆش بوو بە خێر بێن هیوای تەمەند درێژی و پڕبەخشیشان بۆ دەخوازیین حەزیشمان لێ وەکو عەرەب دەڵێ وەختام و مسکون بینەکەم بەڕێزت مامۆستا ئەو شەوەی جوانترکەی هەر کۆتایی بۆ گۆرانیش کۆتایی بە خۆزگەم دەڵێن خۆزگەم بەپار ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار من هەمیشە دەڵێم بەڕاستی ساڵەکانی پار جوان بوون بەڵام گرنگە ئایندەش گرنگە بێگومان گرنگی پێ بدەین لۆیە من ئەو زارە گۆرانی دەری دەبڕێ خۆزگەم بەپار ئەوە دەڵێم چونکە بەڕاستی هەز دەکەم تەمەەن بەرە و هەڵکشان بڵێ لە هەڵکشاندا هیوای تەمەند درێژ لە بۆ هەموو برادرانمی ئینشاڵڵا مەرجی کەس نبینم مەرجی ئازان نبینم بەداخەوەوانەی کە ئەو هاوڕێیانەی کە ئێمەیان بەجێشت ئەمە هەمیشە یادیان دەکەینەوە بۆیە یەکێک لە شاکارە هەرە جوانەکانی مامۆستا مەسەر خالقی ئەگەر هاوکارم بن برادران خۆش ماوکار کە پەیوەندی بە یادەوەری و بە ساڵانی پێشووترەوە هەیە بەڵێ بۆ زۆر زارانیش بەیەکەوە هەندێک لەو میلۆدیانە مام گوتیە
لبرهات لنا كاوس يكبر دنياي أرزو زي ما بوم لا باري مردو بلين بيار ياري نازدار 100,000 زار خوزگم باپا بلين بيار هاوري نازدار 100,000 زار خوزگم باپا بلين بيار بناو ساوي پیمان لە تاو دووری تاوی ئەی ڕشت لە فێر مێسک لافاوی بایادی با لالاولاوی چاوڕاشێ ئەگری جەخاوی بڵێن بەیار یاری نازدار 100,000 زار خوزگم باپا